دایکی هێشتا بۆ زەینەبی کچە 7 ساڵانەکەی دەگری. زەینەب بچووکترین منداڵی خانەوادەکە بوو. هەروەها دەیزانی کە چۆن باوانی دڵخۆش بکات. دەستدرێژی سێکسی درندانە و کوشتنی زەینەب ناڕزایی گەورەی لەسەر ئەنسەری پاکستاندای لێکەوتەوە. بە گوێرەی راپۆرتی ئەم دوایانەی کۆمیتەی سەناتی پاکستانی تەنها لە پارێزگای پونجاب لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا 1300 حاڵەتی دەستدرێژی سێکسی تۆمار کرابوون کە پتر لە 1000 لە حاڵەتەکان بۆ سەر کوڕانی ژێرتەمەن 18 ساڵان بووە. ئەو ئازاری منیدا هەر بۆیە بە درێژایی شەوەکە لە ئازاردا گریاوم. داکۆچیکاران لە مافەکانی منداڵان دەڵێن کێشەکە لەوەدایە زۆربەی ئەم حاڵەتانە تۆمار ناکرێن لەبەرەوەی شەرمەزاریە و بۆتە ئاستەنگێکی گەورە چونکە باسکردنی ئەم جۆرە بابەتانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە قەدەغەیە. ئەوەی لە ئیمە ڕۆیدا هەرگیز لە یادمان ناچێت بەڵام هیچ کەس کاردانەوەی لە بەرامبەریدا نەبوو. خۆمان تاوانکارەکەمان ڕادستی پۆلیس کرد بەڵام پۆلیس ئازادی کرد وێرای تۆمارکردنی سکاڵانەمە لە دژی کەسەکە. ئایا بۆچی ئازادیان کرد؟ چالاگوانانی مافەکانی مرۆڤ دەڵێن زۆر کەمجار ئەم کەیسانە دەگەنە دادگا. نەبوونی هوشیاری باوان لەسەر پرۆسەی یاسایی و پزیشکی ئەوەش ئاستەنگێکی دیکەیە. چالاگوانانی مافەکانی مرۆڤ دەڵێن گۆڕان لە سیستمی فێرکاری یەکەمین هەنگاوە بۆ پاراستنی منداڵان لە دەستدرێژی سێکسی بۆ سەریان. لە بەرنامەی خوێندنی مناڵاندا هیچ ئاماژەیەک نەکراوە بەوەی کە ئایا چ جۆرە ڕەفتارێک نابەجێیە. زۆرێک لە هاوڵاتیان داوای ڕێگەی دروست دەکەن کە تایدا باوان و مامۆستایان ئەم بابەتە لەگەڵ خوێندکارە منداڵەکان باس بکەن. خوێندکاران زۆر منداڵن بەڵام ئێمە پێمان گوتون لەگەڵ کەسی نەناسراو نەڕۆن یان ئەگەر کەسێک هەوڵیدا بتگرێ یان دەستت بۆ بەرێ هاوارکە و ڕابکە. هاوکاتی ئەوەی زەینەبی قوربانی هەرگیز ناگەڕێتەوە بەڵام زۆرێک لە پاکستانیەکان بڕوایان وایە دەبێت ئەو کوشتنە تۆقێنەرەی زەینەب ببێتە زەنگێکی ئاگادارکەرەوە بۆ ئەوەی گۆڕانکاری پێویست بکرێت ئەمەش لە پێناو پاراستنی ژیانی بە هەزاران لە منداڵانی هاوشێوەی زەینەبی قوربانی.